یەکەمین کاریگەری لەسەر تاکی مسلمان ئەوەیە کە نەمانی هیدایەتی خواییە. ئەو کەسەی کە ڕیابازە خوای پەروەردگار هیدایەتەکەی خۆی لێوەرەگرێت. چونکە خوای گەورە فەرمێ فەلەمما زاغوا ئەزاغ الله قلوبهم، کە ئەوان ئینحرافیان کرد کە لایاندا لە ڕێگاکە کە نانویست لەسەر ئەو ڕێگا ڕاستی هەموو جارەگەیان و دەهدینە سیراط المستەقیم لەسەر ئەوە سابت بمێنن خۆڕاگرن، خوای پەروەردگار هیدایەتەکەی لێساندنەوە دڵی لەسەر خۆشویستنی ئیسلامەکە لادا. لە خۆتەوە دەست پێکە فەلەمما زاغوا ئەزاغ الله قلوبهم. تۆ خۆت مسببی بۆ ئەوەی کە خوای گەورە هیدایەتەکە ببڕێ. خوای گەورە فەرمێ والله يهدي ويهدي إليه من ينيب ويهدي إليه من أناب. ئەو کەسەی کە ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە هیدایەت پێدا. ڕیاباز کەی گەڕاوەتەوە بۆ لای خوای گەورە؟ ڕیاباز تەوافی ذاتی خۆیەکە، تەوافی دەوری خۆیەکە. دکتۆر عەبدوڵعەزام بە ڕەحمەت بێ خۆجێڕایە وتی مناقەشەمان بوو لەگەڵ کابرایەکی تەحریر شەوێک هەتاکو بەیانی لە ئوردو، وتی دوای نوێژی بەیانی لێک جابووینەوە پاشان هاتەوە بۆ لام وتی دکتۆر خوا جزا بداتەوە وەڵڵاهی من 25 ساڵە خۆمە پەرستم، 25 ساڵە بە دەوری خۆما تەوافەکەم، خولە خۆم بۆ ئەوەی کە خۆم ببەمە پێش باسەکەش باسی ئیسلام. عەزیزانی من ئینسانە بێت زۆر زۆر ئاگادار بێت لە نیەتی پاکی خۆی لە خواویستیەکەی خۆی. قورسترین شت ئەمەیە، چونکە تۆ کارێکە ئەبێ هەموو لەحظەیەک هەموو ساتێک هۆشت لێی بێ کە تۆ لەبەر خاتری خوا ئیشەکەی. وەختێک گفتارێک گەڵێی، وەختێک کردارێک دەکەی یان کردوتە، ئەبێ ئاگادار بی لەوەی کە لەبەر خاتری خوای پەروەردگار بێ. باسکردنەوەی مهم نییە، خەڵکی دەربارەی خۆی تاریخی ژیانی خۆی نووسیوەتەوە، لە سەحابەوە باسی وە هاتووە، بەڵام مهمە لەبەر خاتری خوای گەورە باسی کردوت. یەکەمین ئاسەواری خراپی ڕیابازی لەسەر تاکی مسلمان ئەوەیە کە نەمانی هیدایەتەکەیە، کە هیدایەتی خوای لەگەڵ نابێت.